ڕێزدارن هێژە سلااو و ڕێز ئەس دووبارە هاتم پێشبەریاوە ئارمانجا vê بەرنمەیە شڕۆڤەکردنا ji بۆی سەردانە بافێڵ تاالبانی سەرۆکێ یەکەتی نیشتیمانی کوردستان بۆ ڕۆژاوای کوردستانی کوبەریا دوو ڕۆژان هات ئەنجام داهین و گەلک شڕۆڤێن جودا بخۆرا ئانین ئەس دەوێ بەرنمەیەدا هەنێکی دە پەنجەرەیەکی جوداتر لە مێدیایەن کوردی ئامژی بە تایبەتیژی سۆسیال مێدیای کوردی ئەس دەخوازم لەوێ بابەتێ بنەرم یانی بەریا هەر تشتی بێگومان ئەو سەردان ji بۆی ڕەوشە کوونەها ڕۆژ ئاوا تێدایە ئێڕشا تورکیایە لەبەر دەریە تێ ئەنجامداین نایە ئەنجامداین ئیرۆ تێ ئەنجامداین ئاژی سبێ تێ ئەنجامداین ئەم هێژی نزانن هێژی گوتوبێژ لە سەرڤەیەکی هەنا دە شەرتێکی وسادا و هەر سەردانێک چێ ببێژ بۆی ڕۆژ ئاوا نرخێکی خوا هەیە بێگومان ئەو تشتەکە و نایەوە شارتن و بە تایبەتیژی گاڤە و ئەمبێژن سەرۆکێ یەکەتی نیشتیمانی کوردستان بافێڵ تاالبانی و بە جلێ عسکەری لە کەلەکێ بەرپرسیارێ ئارتێشا ئەمریکا لە سووریایی بە مەزلوم عەبدیڕە وێنەیەکی دگرە ئەوژی نرخەکی خۆی جوداتر هەیە و شڕۆڤێن جودا هەڵدەگرێت لێ وەک من گوت دەوێ بەرنمەیەدا ئەس دەخوازم هەنێکی بە ئاڤایەکی جوداتر شڕۆڤە بکەم یعنی کەسێن و من ناس دکەن لە بەرنمەیە من تەماشە دەکەن ئەس هەر جار بە ئارگومنتێن زانستی ئەو دیتنێن ئەتنیکی و سیاست لەسەر بنگەها خوینێ بە توندی لە دژی vێیەکێ دەردەکەوم ji بۆی و ئەو دیتنێن هەم هەستیارینە دیتنێن عاتفی و سۆزەکینە و هەمژی بنگەهەکی وانی فکری و سیاسی و استراتیژی قەت خوا نینە یعنی ئەم دەزانن ڕەوشا و لە سووریا هەیە هەم ji بۆی ئەمریکا سەر ئێشەیەکی مەزنە هەم ji بۆی سووریایە حکوومەتە سووریایە دوو ئالیێوی هەنا هەم ji بۆی رووسایە دوو ئالیێوی هەنا هەمژی ji بۆی گەلێک کورد بە تایبەتیژی ستاتویە ڕۆژئاوای کوردستانی بێگومان فکاران چێ دیکەم کە ئەم دەستپێکە لە ئەمریکا بنەرن یعنی ئەم دەزانن ئەمریکا دوو هاوپەیمانێوی هەنا یەک هاوپەیمانێکیوی دەوڵەتە تورکیایە هاوپەیمانە ناتۆیە دەوڵەتە و زێدەتری 6 ساڵی هاوپەیمانە ئەمریکا بخوازە لە ڕۆژهەڵاتە ناوین دا حرەکەتێکی بکە بە تایبەتیژی حرەکەتێن عەسکەریدا ئانژی لە بەحرا ڕەش ئانژی لە بەحرا سپی دەناوبەرە ئاسیا و ئەوروپادا هەر حرەکەتێکی ئەمریکا بکە تشتێک و دەستپێکێ لێ دەفکرێ ڕەوشە تورکیایە یعنی هاوپەیمانیا ئەمریکا و هاوپەیمانیا تورکیایە هاوپەیمانیەکی قانونیە هاوپەیمانیا ناتۆیە بە تایبەتیژی ڕەوشە و گرێدایە سیاسەتە دەرڤە یا ئەمریکایە بێ ڕەوشە گرێدایە ناتۆیە بێ ئانژی گرێدایە دوژمنێن ناتۆیە بن مینە رووسیا ئانژی چین ئەف دە دەستپێکێدا گرنگیا تورکیایە دەردەخێ هۆلێ لێ هاوپەیمانیەکی وی یا ئەمریکا دن هەیە ئەوژی هێزێن سووریای دیموکراتیک و بێگومان دەناوێدا عەرەب هەنا سووریانی هەنا تورکمەن هەنا ئەرمەنی هەنا ئێزیدیژی هەنا هەمی نەتە و ئۆلێن لە باکوورێن سووریایدا دەناوەیەکێدا کار دەکەن و هەمی بە هەڤراوانە هاوپەیمانیەکی سەر عەردێ لە دژی داعشێ پێکتین لە دژی داعشێ لێ دەواری قانونیدا قانونێکی وی هەیە نەخێر دەواری سیاسیدا یاسایەکی وی هەیە ئەو یاساژی یاسایە سیاسەتەیە یعنی ئیرۆ هەیە سبێنینە ئیرۆ وسایە سبێ چاوا دەبێ نەخویایە وما دە ئۆپەراسیۆنا عەفرینێ و دە ئۆپەراسیۆنا سەرێکانیدا ڤاتشتانە هەمەی دیتن لۆماژی هەگەر و ئەم هەردوو هاوپەیمانان
بخەن ناوتەرازویەکی هاوپەیمانیە تورکیایە بێگومان گرانترە. دەدەمێکیدا کو گرنگیە تورکیایە ji بۆی ناتۆ دە شەڕێ ئۆکرانیا و رووسایەدا پڕ تێدیتن و دەدەمەکیدا بە تایبەتیژی و فیلەندا و سوێد دەوێ ببن ئەندامێ ناتوێ هەگەر و پەرلەمانە تورکیا دەدەمێ پێشدا دەنگ نەدێ ji بۆی ئەندامبوونە فیلەندا و سوێدێ دەناوە ناتوێدا هاوپەیمانیا ناتوێدا وێ دەمێ پرزگەیەکێن مەزن چێ دەبن دەناوە ناتوێدا لۆماژی قەت توجاران ئەمریکا لەوەیەکێ نافکرێ یعنی یادنێژی ji بۆی ئەمریکا ئەردۆغان نەها چییە نەچنە ئەو دەرەجا سێمین و چارەمین گرنگە وانجی قەت گرنگنینە دەڕەوشن و سادا بە تایبەتیژی قەت گرنگنینە و دەوارێ استراتیژیداژی بەڕاستی پڕ گرنگنینە یعنی ئەمریکا و ئەوروپا ڕاستە وڵاتێن لیبرالن وڵاتێن دەناوخۆدا دیموکراتن لێ لە دەرڤە سیاسەتاوانی دەرڤە ئەوەکو بە دیکتاتۆر و ئۆتۆکراتانڕا کار بکەن ji بۆی چه ئەز میناکە ژوەڕا بێژم یعنی گاواکو ئەمریکا ئۆپەراسیۆنە عراقی ئەنجامدا شەڕی کەنداوێ دوێمین ji بۆی خستنە سەدام بە یەکجاری وێ دەمێ ئەردۆغان نو هاتبوو سەردەسەڵاتداریە و ئەردۆغان ئیدعای دیموکراسی دیکرد ڕژێمە تورکیایژی وەک نەهانە بوو ڕژێمێکی پەرلەمانتەری بوو یعنی ji بۆی ku ئەمبێژن بارەگەها ناتۆ یا ئینجرلیکی بێ بەکارئانین ئانجی ئاخا تورکیای و ئاسمانی تورکیای بێ بەکارئانین پێتیڤی بە بریارە پەرلەمانتۆ هەبوو و پەرلەمانۆی وێ دەمێژی پەرلەمانێکی بەهێزتر بوو ژنەهادا وێ دەمێ پەرلەمان دەنگ نەدا ئیتر ئەمریکا تەنگاو و مەجبورمە قەتەر بەکارئانی کوێت بەکارئانی ئۆردون بەکارئانی یۆنان بەکارئانی بەحراسپی بەکارئانی لێ ئینجرلیک بەکار نانی یعنی ئەفتێچۆی واتای وێ دەمێ لە ناوە ئەمریکیاندا شڕۆڤە هاتن کردن و خەلکێ هەرێمێ پارلەمانژی نوێنەری خەلکێ هەرێمێ لە ڕۆژهەڵاتە ناوین دژی سیاسەتە ئەمریکایە دژی ئەمریکایە بەڕاستیژی وسا یعنی لە فوتبۆڵە چەند ڕۆژ بەریانەهادا گاواک و فەڕەنسا و ماڕۆکۆ دلەیستن و شیعارە ئەڵڵاهو ئەکبەر دیت یعنی گوێ مرۆڤان دتەقان ji بۆی چه ji بۆی ku بە ماکرۆنڕا دلەیزن یعنی ئەگەر ئەمریکا بە وێ دەمێ خراتر دەبوو بە قاسی و دەناوبەرە ماڕۆکۆ و فەڕەنسادا ناکۆکیەک نینە هاوپەیمانی هەیە بە هەڤڕاکار دەکەن تەکلیێنوانی بازرگانی و سیاسی و ئابووری و ئەمنی پڕ بەهێزن لێ دیسانژی هون لێ دەڵێن خەڵک چاوایە لە ڕۆژهەڵاتە ناوین خۆ ڕۆژهەڵاتە ناوین بە کوردستانیش حتاک و دچە زێدەتر بەرڤ دژبەربوونە ئەمریکا دچە بێگومان ڕەوشە کوردان جوداترە لێ دیسا لە کوردستانی داژی تو لێدنەری ئیخوانی زێدە دەبن داعشی زێدە دەبن تەنێ ئیرۆ لە گۆڕی چاوکانەیەن ئەمنی یا یەکێتیە 222 داعشی لە سلێمانی هاتنە دەستگیرکردن ئەو چه قاسی ڕاستە ئەو چه قاسی داعشینە ئەم هێ نزانن لێ نوچی بڵاوکردنا نوچەیەکی وسا بەسەری خۆ لە باژارە سلەیمانیە کوژێرا دەبێژن باژارێ ڕەوشنبیری باژارێ لایک و سیکولار یعنی بەڕاستی معنەیەکی پڕ مەزن هەیە جڤاک بەرڤە ئالیەکی وسا دچە گاڤەکو دەسەڵات ئیدی گەندەڵ بێ دەسەڵات دز بێ دەسەڵات فەساد بێ دەسەڵات نرخێن خوا یا ئینسانی نەبن و دەسەڵات لەسەر ئۆل و لەسەر دین سیاسەتێ بکەن بێگومان وسا دەبە یعنی جڤاک دەبە داعش بە قاسی و ئینسان برچی دەبن ئینسان بێ هێوی دەبن بێ ئومێد دەبن و قاسی داعش دەبن کە ئەم بەرنامەی پڕ دوور نەکەون ناوەڕۆکە بەرنامێ نەئەوە ناوەڕۆکە بەرنامێ ئەوە یعنی ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین لەسەر بنگەها چ سیاسەتی دکا یعنی ئەو دەبێژن پەرلەمانتۆ ئانجی خەلک لە دژی منە
تشتێک و هەری ئاسان و کارێمە ئاسان بکە دکتاتۆر ژبەیەک و دکتاتۆر خاڵێوانی لاواسیە ئەو بەوی ڕەنگی لە ئەردۆغانجی دەڕن باوەڕ بکە کەنگی بە ئەردۆغان و بە محەممەد بن سەلمان ڕادکەون ناکۆکیان گاواکو لەسەر مەسەلێن استراتیژیک ئەم بێژن ئەردۆغان ئاژی محەممەد بن سەلمان و هەر دکتاتۆرێکی دنێ لە دژی ئەمریکا بڕیار بدا میناک بڕیارێ دو سێما بەریانەها یا ئۆپیک کو محەممەد بن سەلمان لە بەرژەوەندیا رووسیا بڕیاردا ئەو دەبن پزگرێک دەدەمێ پێشدا ئەو سیاست تێگۆرتن احتیمال هەیە بێگۆرتن ژوەی گۆهانێک شڕۆڤەکار دەرکەتنە یعنی دەبێژن ئەو دکتاتۆرژی ئیدی مەترسینە یەک یادنێ سیاسەتە ناوخۆیی چا بەدە 100 ساڵا 21دا سیاسەتە دەرڤەژی وسا دەبێت یعنی گاواکو ئەردۆغان سیاسەتە خۆی ناوخۆیی تند بکێ دکتاتۆر بێ شەڕ بکێ بنگە و سنتەرە سیاسەتی بێگومان ئەو کارڤدانی خۆ لەسەر سیاستە دەرڤەچێ دکا ئێڕشێ سووریا دکا ئێڕشێ یۆنانی دکا ئێڕشێ ئەرمێنیا دکا ئەم بێژنوانە هەمووژی ji بۆی ئەمریکا و سیاسەتە دەرڤە یا ناتوێ دەبن پزگێک ئەو تشتێکی دنەیە لێ حتا ئیرۆ وسا بووە کام وەرن سەر مەسەلێ ڕۆژ ئاوا ئەمریکا لە ڕۆژ ئاوادا یعنی بەڕاستی هەنێکی تەنگاف دەبێت دەوی واریدا و بە تەنێژی مایە ژعالیەکی سووریاوی وەک داگیرکرد دەبینێ رووسیاوی وەک داگیرکرد دەبێنێ ئیرانوی وەک داگیرکرد دەبێنێ تورکیا ژە هەمیا زێرەتر وی وەک داگیرکرد دەبینێ و تاقا هاوپەیمانێ ئەمریکا لەسەر عاردێ ئەس دەبێژم هاوپەیمان دەناوە دوو کەوانەیاندا ئەو هاوپەیمانی ئەس نابێژم عینی هاوپەیمانیە ناوبەرە ئەمریکا و تورکایە هاوپەیمانیە ناوبەرە ئەمریکا و تورکای استراتیژیکترە ئەس بەحسا تورکیا دکەم دەوڵەتە تورکیا دکەم تورکیای ناتۆ دکەم لێ دیسانژی ئیرۆ پێتیڤیاوان بە هاوپەیمانیا لە دژی داعشێ هەیە و داعش سەدەمەکە و ئەمریکا لە سووریایە بمینە و کارتێن تورکیای لە هەمبەریوی هەنا ئەو کارژی مەسەلەیە ئەوەکو ئەو پێکهاتەیە کو بەناوێ سووریای دیموکراتی هێزن سووریای دیموکراتیک و ڕۆژ ئاوا و خۆسەری و یەپەگە وانە گرێدایە پەکەکێنە ji بۆی ku ew yekçêne be ew yekçêne be bi ihtimala mezin êdî ئەمریکا ڕێک خۆش کرد و بافێڵ تاڵەبانی سەردانە ڕۆژ ئاوا بکە بەوێ ڕەنگی وێنەیەکی ددەن تورکایە مەساجێکی پەیامێکی ددەن تورکایە لێ بنەڕن ئەv هێز نەهێزێن پەکەکێنە ئەv هێز هێزێکی دژی داعشینە لە دژی داعشێ بە هەڤڕا کار دکەن و هێزێکی سووریایە هێزێکی کوردیە و هێزێکی هەرێمیەژی بەوێ ڕەنگی پەیامە خۆ بە کورتی ددەن لێ ئەv ji بۆ یەکێتی چاوایە گەلۆ یەکێتی لەسەر بنگەها یەکێتیان نەتەوی و لەسەر بنگەها خوینە کورد و وا تشتانە چویە ڕۆژ ئاوا ئانجی تشتێکی دنێ هەیە یعنی ئەو شڕۆڤێن و وسا تێن کرد هەر جاری سیاستکردن لەسەر بنگەها ئەتنیک لەسەر بنگەها قەوم لەسەر بنگەها خوینێ چ قاسی ڕاستن کە ئەموانە شڕۆڤە بکەن ینی هەرکەس دزانێ دەمێ دوماییەدا پزگرێک دەناوبەرە یەکێتی و پەدەکێ گەلک گەلەگی زێدە بوونە هەری تشتێن هەری نێزیک بویێری هەری نێزیک و چەند ڕۆژ بەریانەها چێبوو بافێڵ تاڵەبانی ئێعلان کرد کو ئەو لە ناوە حکوومەتە هەرێمی کوردستانی دەردکەون ژخوا قوبات تاڵەبانی و ڤەگەڕیا سولەیمانیە ماڵاوی لە هەولێرێ بوو ڤەگەڕیا سولەیمانیە وانە بەحسا سیستەمە ئیالەتان کرد یعنی سولەیمانیە لە هەرێما کوردستانی ڤەقەتێ بچە سەر عراقی ببە ئیالەتێکی سەربەخوا تشتێکی وسا بەحەسکردن ئەف دەواری قانونیدا چاوە چێ دەبێت چاوە چ نابێ هەمی پرزگێکن لێ ئەم بەحسا وێ ناکەن لێ کارتێکی وسا کشان یەکێتی هەر جار و بە پەدەکەرە دەکەوە ناوا پزگرێکان کارتێکی وسا دکشینی نیشانی پەدەکێ دێ دەخوازی پەدەکێ بدێ ترساندن و پەدەکێ مەجبور بکەن پرزگرێک چییە؟ پرزگرێک ئەوە یعنی
دەدەماکو نێچیروان سەرۆک وەزیر بوو دەناوبەرە نێچیروان و قوبات تاڵەبانی بە تایبەتیژی پشتی ڕیفراندۆمێ ینی ئالیکاریەک بە هەڤڕاکارکردنێکی باش هەبوو نێچیروان دکاری بۆ قوبات ئیدارە بکە قوباتجی دکاری بوو نێچیروان ئیدارە بکە و نێچیروان سیاسەتایی وسایە هەنێکی نەرمە لە سیاسەتا خۆی ڕۆژانەدا هەنێکی نەرمە لێ پشتی و مەسرور بارزانانی هات سەردەسەڵاتداریە بەرپرسیاری یەکێتیە دەبێژن یعنی بەرپرسیاری یەکێتیە دەبێژن قوبات تاڵەبانی ممکن نینە ڕاستەوڕات بە تەلەفۆنێ ڕاستەوڕاست بکارە بە مەسرور ڕەباخە مەجبورە تەلەفۆنێ سکرتێرێوی بکە و نۆت بدەوی پشترا لە ڕێکا سکرتێر جواب ژێڕادایدای یعنی بێ لە فیس تو فیس ڕوو بە هەڤڕا ڕوونن لەسەر تەلەفۆنێژی نەکارە بە مەسرور ڕاباخێ مەسرور یەکی وسا یعنی مەسرور هەر کە دزانێ سازیا ئیستخباراتێ هاتیە و کەسێکی لە گۆڕی نێچیروان گەلێکی توندە و مەسرور بارزانی و پەدەکە بەگشتیژی گەیشتنە قەناعەتەکی و ئەو یەکێتیا بەریا 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵان نینە یەکێتی هێزی خۆوەندا کردە هێزێوی کێمە ئەندام پەرلەمانان کێم دەردخا دەنگدەرێوی کێمن لۆماژی حیسا ئاژی پارا 5 بە 5 50 نەهاوشون vەگەرەك نەمینێ یعنی شخوا 50 نینە قەت نەبووە 50 48 بە 52 52 ji بۆی پەدەکێ 48 ji بۆی یەنەکێنە لێ ئەو وێژی زێدە دەبینن و یەکێتی vەیەکێ قبول ناکە یەک یادنێژی یەکێتی پشتێک و ینی ماڵبەتە تاڵەبانی کودەتا دەربە لەسەر لاهور چێکردن یەکێتی گەلک لاواز بوو پرزگێک دەناوخۆدا دەرخستن وانە هەمی خاڵین لاوازن ji بۆی یەکێتیە پەدەکە تورکیا لە پشتە گومرگێکی مەزن دەستێویدا هەیە گومرگا فیش خابوور ئیبراهیم خەلیل دەستێویدایە پترۆڵە کوردستانێک و تێفرۆتن هەرکەس دزانێ ئەو پترۆل لە ڕێکا تورکیای تێفرۆتن و ئەو پارە دەستپێکێ دچن حەلق بانک و لە حەلق باندەکەون دەستێ پەدەکەژی لە گۆری کەیفا خۆ پارە یەکێتی دێ ئانجی نادێ کێم دێ ئانجی زێدە دەدێ بەوی ڕەنگیە و دەڕەوشەکی وسادا یەکێتی و سولەیمانیە گەلێکی زەرەر دیتنە پزیەکەینوانی ئابووری زێدە بوونە و ئیحالە و فیرما و کۆمپانیای نێزی یەکێتیە پارا خۆژ غەنیمەت و ئەمبێژن داهاتێ سنوور و نەفتێ کێم دەگرن خۆ ئەو داهات لە گۆڕی قانون هەمووژی داهاتن غیری مەشروعن لێ دیسانجی پاراخۆ کێم دەگرن پزگرێک گەلێکی زێدە بوونە و دەناوە یەکێتیدا پزگرێکەنە یعنی پشتی و کودەتا چێبوو ژخۆ لاهور تاڵەبانی فەلجکردن ژە سیاسەتی بە تەمامەتی دوور خستن و ئینسانێ دەردۆریوی هەنێک کوشتن مینە مڕادکانی کوردەیی لە ڕانیە کوشتن تیرۆرکردن و پشتی وێژی بەریا یەک دوو مەهان مەها جۆتمەهێ بوو بەلێ جۆتمەهێ بوو مەها ئۆکتۆبەر بوو هاوکار جافک و بەرپرسیارێکی سازیا ئیستخباراتی یا یەکێتیە بوو دەما لاهور جەنگی و پشتی کودەتا چێبوو ئەو ژە ترسان ڕەوی چوو هەولێرێ و لە هەولێرێ بۆمبەیەک دینان بن عەرەبێوی گاواک و ئەو بە زاڕۆکێ خۆڕا و بە هاوژینە خۆڕا لە هەولێرێ دیگەریا بۆمبا پەیدا تەقیە ئەو مر و هاوژیناوی و کەچکاوی بریندار بوون ژغەینی وێ مەدید پشتی یەک دوو ڕۆژان ئێدی ئیستخباراتە پەدەکێ پاراستن ئەڤ مەسەلە ئاشکرا کرد یعنی ڤیددیۆن وی بڵاوکردن و عەرەبەیەک تێ ژە سلەیمانی ئەڤ عەرەبەیە تێ هێژماراوی خۆیایە و ئەو عەرەبە بەریاک و بۆمبایە بخێ بن عەرەبەیە هاوکار جاف لە کوو ڕاوەستایە لە کوو سەکنیا هەمی نیشاندان
و پر بافێڵ تاالبانی پڕ تەنگافکردن ji بۆی ku tiştekî wisa ku çê bibe kî kiriye saziya istixbarata yenekê dezgahê zanyarî dezgahê zanyarî bêyî sekretêrê giştiya yekêtiyê karekî wisa dike serokê yekêtiyê tiştekî wisa dike nakê û bêwî rengî bafêl talebanî pir tengav kirin û ji xeynî wê kesendinê jî hebûn ku ez jî emîn hebû ez jî emîn bi qasî ku yeneke û pedeke û heta mîtê Tirkiyeyê ez jî emîn bekar anîn ji bo kudetayê li dijî Lahûr û piştî ku Lahûr ji kar dûrxistin bafêl talebanî dît ku ez jî emîn hêjî tekiliyeyên xwe bi hêzê parastina pedekê yanî saziya istixbarata pedekê berdewam dike loma jî ez jî emîn ji kar dûrxistin û derdorê mala wî girtin heta rojeke revî çû hewlêrê piştî bûyera hawkar cav ez jî emîn bi hêzekî zêde diçe ser mala Qubat Talebanî li Hewlêrê derdorê malê wî digire û dixwazin Qubat Talebanî bigirin ji bo Qubat Talebanî bi kuştina hawkar cav tawanbar dikin Nêçîrvan Barzanî ket beynê û ew mesele çareser kir lê dîsan jî Qubat Talebanî Hewlêr hêla û niha fonksiyona xwe karê xwe wek alîgirê serokwezîr bicê nayîne de navbera yekêtiyê û pedekê pezgirêkên pir mezin hene loma jî hem yekêtî hem partiyên dinê gava ku bixwazin peyamekî bidin pedekê û bi taybetî jî gava ku pirsgirêk li ser meseleya aborî be ku ew aborî para xwe zêde ji petrolê tê petrol jî destê pedekê daye û Tirkiye difroşe pere Tirkiye didê pedekê û pedeke jî didê yekêtiyê an jî didê partiyê din gava ku li ser vê yekê li hev nakin dixwazin mesajê xwe bidin pedekê an jî mesajê xwe bidin Tirkiyeyê heta li rêka çi dikin li rêka pekek diçin Qendîlê an jî diçin Rojava an jî dûsê kesên xwe dişînin Brukselê Kongreya Netewî Kurdistan fotoğrafekî dikişînin an jî tên ser televizyonên kanalekî Hereketa Bakurê Kurdistanê bêwî rengî êdî dixwazin pedeke royekî bê bi wan re biaxife û tiştekî bidê wan piştî wê jî siyaseta wanî wek berê tê guhortin meselen beriya dû rojan Murat Qereyelan jî ez bawerim ji bo televizyona keyên ya goran axaftinek kir û ew axaftin ji aliyê kesên nêzî pekekê jî gelek karvedan bi xwe re anîn ji bo çi ji bo ku di wê rêportajê de yanî rêportaj rast çi nebûye rojnamevanekî KNN ya Hereketa Goran li Silêmaniyê neçûye Qendîlê bi Murat Qereyelan re biaxife borînin ez bawerim pirsê xwe şandine û wan jî bi kamîraya xwe wêne girtine û ji wan re şandine wan jî montaj kiriye û bilavkirine dewir de bi rêz Murat Qereyelan dibêje xeta Newşîrwan Mustefa û bizava Goran xetekî herî rast e û ji bo Başûrê Kurdistanê xetekî herî rast e yanî Murat Qereyelan berê jî peyamên wisa dane ku ew peyam li xweşiya xelkê Başûriyê zigbirçî nayê û karvedanan nîşan dide û di warê waqîî de nerastin yanî niha bizava Goranê beriya 5 salan û 10 salan nîne yanî bizava Goran piştî ku Newşîrwan Mustefa mir Goran jî bi xwe re bir qebrê ne tenê Newşîrwan Mustefa çû bin axê Xwedê rehmê xwe pê bike bizav jî pêra çû ji bo ku hereketên karîzmatîk û bi taybetî jî gava ku mektebekî wanî fikrî nebe kadroyê wanî fikrî nebin tenê partiya wî partiyekî popülîst bî û partiya dengderan be dengan qazanc bike di dawiyê de gava ku lîder dimire serok dimire partî jî pêra dimire hemî hereketên karîzmatîk çarenivîsê wan ew e
يعني نها بارتيا كاركرين كردستاني بقاسك وحركتك الفكرية پەروەردە تێدا بەهێزە کادروێن فکری و کادروێن ئیدۆلۆژیک و کادروێن سیاسی و استراتیژی تێدا هەنە یعنی ئەم نەکارن بە یەکێتی و پەدەکە و گۆڕانڕا بینن بەرهەف ئەو ڕاستیەکە لێ دیسانژی گاڤاک و ئۆجەلان نەبە گاڤاک و ئۆجەلان دەناوە تەجریدێ دابێ ئەم لە کارێن پەکێ دنەڕن ئەم لە داخوێنیا پەکەکێ دنەڕن ئەم لە فکرێ پەکێکێ دنەڕ یعنی ئەم ئەس فکر بەحسا مەسەلەی سەر کتاب ناکەم ئەس بەحسا ژیانەوانی سیاسیە یا ڕۆژانە دەکەم گوتنێوان و داخوێنیێوان و ڕاگەیاندنێ وان دەکەم یعنی تو لێ دنەڕی عەرد و ئاسمان فەرقە يعني قالك جارنا كادرويكي بككي جافاكو لسر يوتيوب عنجي لسر تلفزيوني داخفة براستي هجر كو أزوي شخصي ناس نكم دبرسم قالوا أو كادرويا بدكيا بارزانيا عنجي كادرويا بككيا يعني همي جوح بزافا جورانجي بيوي رنجلي هات إيدي وبشتي كو نوشيلان مصطفى مرد هردو زاروكي نوشيلان مصطفى رابون بارقا وملك ومالي حزب هەمی لەسەر خۆ تاپۆ کردن و چەند فابریقەش خۆرا چێکردن بە بارزانیڕا ئیتیفاقکردن و هەمی کادرێندن لە ١٩ کادرۆ دەرخستن دەرەوە نەها بارەگەیە گۆڕان باوەڕ بکەن باوەڕ ناکەم 10 کادرێوان تێدا مابن و ئەو کادرۆژی پایەوان هەیە يعني جوێ گەندەڵیەدا جوێ ڕیشفەتیدا جوێ غەنیمەتیدا پایەوان هەیە ئەگەر نا یەک لە دەردۆرێوان نەمایە لۆماژی لە هەڵبژاردنە هەری داویە وە دیت یعنی ڕۆژچەوایە ئەم دەبینن دەورداژی مراد قەراران دەبێژە بزاڤە گۆران لەسەر ڕێکە هەری ڕاستەش بۆی باشووری کوردستانی يعني گاڤک و پارتیەک تەنگاف دەبێت لە باشووری کوردستان حتا شەخص گاڤک و تەنگاف دەبن دچن ئالیێ نێزی پەکێکێ ئانژی دچن ئالیێ سەرخەتێ ئۆجەلانن دخوازن بەوێ ڕەنگی هەندێکی پوانێ خۆ زێدە بکەن یعنی یەک ji tiştên ku bafêl Talebanî çû Rojava di rewşekî wisa da karvedana li hemberî pedekê û karvedana li hemberî Tirkiyeyê ji bo ku min got ئەو پارەیە کو حکوومەتە هەرێمێ کوردستانê و ئالiyên تێدا بەشدار قازانج دکەن بە شێوانی هەری زێدە لە تورکیا تێ و تورکیا ددێ پەدەکەژی لە گۆری خۆ بەڵاو دکە یعنی دخوازە بافێڵ تاالبانی و ماڵباتە تاالبانی ji تورکیا را ببێژن هەگەر ku hûn پەدەکێ بەعاقڵ دکەن نەرم دکەن بکەن هەگەر ku hûn nakin em ê herin ئالێندنێ ئەمێ هەرن فۆتۆراف پێرا بکشین وەک من گوت بێگومان ئالیێوی ئەمریکا هەیە ئەزوی نابێژم ئەو ڕاستیەکە شخوا ئۆپاراسیۆنێن ئەمریکا لە هەرێمێ چێ دیکە مەسەرەن لە چیای قەرەچوخ چەند جار ئەمریکی ئۆپاراسیۆن چێکردن قەرەچوخ لەکویە لە مەخمورەیە مەخمور نێزی هەولێری ئان سولەیمانیە نێزی هەولێریە لە مەخمورێ مرۆڤ دکارێ بە پێ بە چەند سەعاتان بچە هەولێری ناوا هەولێری هێزی یەکێتی قەت لەورنیە لێ ئەمریکی توجاران گاڤک و ئۆپاراسیۆن لە چای قەرەچوخ ئەنجام دەدەن هێزێ پەدەکێ بەشداری پێ ناکەن باوەڕێوان پێ نایە لێ هێزی یەکێتیە بەشداری پێ دەکەن ینی ئەو هەیە ji بۆی مەسەلەیە داعش هێزێ یەکێتیە زێدەتر هێزێکی باوەڕ پێکریە ji هێزێن پەدەکێ ji بۆی ئەمریکیە و ئەمریکا دخواست لە ڕێکا بافێڵ تاالبانی پەیامێک بدێ تورکیایە ئەو ژی ڕاستەکە حتا پەیامێک بدێ سووریایی حتا پەیام بدێ ئیرانی ئەو ڕاستێکە لێ چوونا بافێل و چوونا یەکێتیە ji بۆی ڕۆژئاوا نەگرێدایە مەسەلەیە خوین و یەکێتیە نەتەویە ئەو تشتانە ji serê xwe derxin tiştekî wisa tunêye her gavekî ku Tirkiya bi yekêtiyê re rûne û bêje ez pirzgirêkên we ve pedeke re çareser dikim û çareser bike berastî yekêtî wek çend meh beriyaneha wek çend sal beriyaneha di alîkariya wan dike yani mesele bi vî rengî ye ji bo ku îradeyek nîne ev siyaset li ser bingeha xwînê siyasetekî nerast e siyasetekî nezelal e siyaseteke bingehê xwe fikrî û siyasî û stratejî û zanistî qet nîne
بێگومان ئەس فام دەکەم یعنی دەناوە کوردێن با کووردا ئەو ئاگاهیێن و ئەس ژوارا دەبێژم یعنی دەناوبەرە پەدەکێ و یەکێتیەدا نەها پزگرێکن چ قاسی جددیەنە ئەو ژوارە نابێژن کێم دەبێژن ژوارە نابێژن و مخابن دە چاپەمەنیە حرەکەتە باکووردا بەگشتی هەم کەسێن دەواری فکری لاواز هەنە کو لەسەر بنگەها خوین ئەتنیک سیاست دکن و هەمژی احتیمالە هەنە کەس دەناواندا هەبن ببێژن دەمێ پێش هەگەر و پەکەکە لاواز بوو جێک ژمەڕا نەما ئەم تێدا کار بکەن و بەحوێن و بژین ئەم ژخۆرە جێیەکی دووەمین چێ بکەن تشتێن وساژی هەنە تشتێن وساژی هەنە یعنی هەگەر و تشتێن وسا نەبن لە باشووری کوردستانێ وەقاسی ناڕازیبوون هەنە کەسێن و ناڕازیبوونە نیشان دەدەن زێدەتر ژیەنەکە و پەدەکێ و ژ گۆڕان نێزیکی خەتا ئۆجەلان لێ هون لەوان خودی دەرناکەون و ئەو زێدەتر و ڕادیکالتر دژی تورکایەنە دژی داگیرکەریە تورکایەنە لێ کەس لەوان خۆی دەرناکەوێت کە سڵاوێکی نادێوان کەس ناخوازەوان ببینە گاواک و یەکێتی هەب دەخوازە فۆتۆرافێکی بە مەزلوم عەبدیڕە بکشینێ هەر کەس دکێ دەنگ و دەهۆڵ و زۆرناڵی دخە گاواک و KNN ئانژی حرەکەتا گۆران ئاز نەبێژم KNN تەلەڤیزیۆنەکە کاری خۆ دکە حرمەتێ مژێڕاهەیە لێگاواک و حرەکەتا گۆڕان دەناوە خەڵکێدا تەشیر بووە یعنی سەدەمەکی دنێک و تەشیر بووە ئەوە حرەکەت ینی دەناوە خەڵکدا خەڵکی باشووری کوردستانێدا بە تایبەتیژی کەسێ ناڕازی لە یەنەکە و پەدەکێڕە حرەکەتە گۆڕان بەوێ تێتۆمەتبارکردن و بوویە سەدەمە مراندن و شکاندن و کوشتنە ڕۆحێ ڕکەبەریە ڕۆحێ ئۆپۆزیسیۆنێ ڕۆحێ مخالەفەتی ji bo ku wana weqa salan gotin em ê gotinê çê bikin em ê hikûmetekî cuda çê bikin ew hikûmet cudatir dibe ji yenekê û pedekê em ê wisa bikin wisa nekin û di daviyê da Newşîran Mustefa Mir hemî yanî mêze û soba û kursiyên bîrên xwe jî li ser zarokên Newşîran Mustefa tapo kirin û wane bûn milyonêr و کەسێ دنێ لە عەردەی هێران داوێژی چوون بە پەدەکەرە حکوومەت چێکرد لە حکوومەتە پەدەکێدا و چەند وەزیرێ گۆڕانجی هەبوون ئانجی چەند فۆنکسیۆنەرێ گۆڕان هەبوون بەردەوام وانە داخیانیێوان لە دژی پەکەکێ مینە داخیانیە ئاکەپە و مەهەپێ بوونە پەکەکە تێرۆریستە پەکەکە تێکدەرە پەکەکە دەخواز باشووری کوردستانی خراپ بکە فیتنیان چێ دیکە پەکەکە سەدەمەکە ji بۆی هاتنە تورکیایە ئێنەها ئەم لێ دنەرێن لە گۆڕی مراد قەرەیلان خەتە هەری ڕاست یا لە باشووری کوردستانی گۆڕانە ئێنەها توژێ بپرسی هەڤڵتە چما و ساگۆ ئەو نابێژی هایە من ژێنینە هایە من ژێنینە ئەو گۆڕتنێک و چێبوونە هایمە ژێنینە ئەو نابێژە وسا ئەوێ دیرێک ببێژە هەڤڵ ئەم پۆلەتیقا دیکەن ئەم سیاسەتی دیکەن ئەی وسا ببێژن یعنی لێ ئەف سیاست نەها هوون نەتەنێ دکەن یعنی مرۆڤ دکارێ بە پارتیەکی ڕاڕوونە حساسیەتی وێ پارتیە لەسەر ماسێ لە بەرچاوان دەرباز بکێ لێگاوە و تو لە ڕاگەاندنێدا فۆتۆڕافە مەزلوم عەبدی و بافێڵ تاڵەبانی مینا یەکێتیان نەتەوی نیشان بدەیت گاواک و تو لە ڕاگەاندنێدا خەتە هەری ڕاست یا سیاسی لە باشووری کوردستانێ بزاڤە گۆڕان و مەرحوم نەوشیروان نیشان بدەیت بێگومان تو مەساجێکی دنێ دەدەیت و گاواک و کادروێن تەی ڕاگەاندنێژی عینی مەساجێ دووبارە بکەن و سێبارە بکەن و لە دۆڵ و زۆر نابدن کەسێک نەبی ڕەخنە بکە هەیە یەک دوو کەس هەنا ڕەخنەکردنە لێ بە ئاڤایەکی گشتی هەمی بێدەنگن دووبارە دیکە ئەو دیسان پرزێکێن جوداتر شتەرا چێ دیکە باشە حرەکەتێکی وە لە باشووری کوردستانی هەبوو ئەو چ پێ هات 6,000 کادرێوە هەبوون ئەو چ پێ هات وانە هەمی پرزێکان چێ دیکەن لۆماژی بەڕاستی ئەس ناخوازم بکەم وە
تشتێن هور و مور و دەتای لێ مرۆڤ هەگەر بخوازێ دیمەنێکی ڕاست یا van hevdîtinana nîşanî civaka Kurdî bide gerek bi wî rengî bêne ser ziman. Ew zimanê dîplomasî û zimanê siyasî û zimanê ragihayandinê ya klasîkî berastî xizmeta hêzra gelê Kurd nake. Heta bernameyekî din silav û rêz ez hêvî darim wek her carî dibêjim kanala me YouTubeê ya hîwa xweşnaw subscribe û abone bikin. Heta bernameyekî din silav û rêz.